دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی سانا و بەڕێکەوت نەبوو، بەڵکو یەکێتی زەروورەتێک وای کرد کە لە سەردەستی هەڤاڵ مامجەلال و سەرکردەکانی دیکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بێت. هەر ئەمەش بوو وای کرد یەکێتی شۆڕشی لە بەرامبەر ڕژێمی پێشووی بەعز جار بدات و ئومێد و بەرخودانی بۆ هەموو کوردستان گەڕاندەوە. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ملەتێکی 5 ملیۆنی لە ئەستۆدایە. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەشێک لە سەمامی ئەمان، وەکو بەشێک لە هێزی شەڕکرد لە دژی تیرۆریستان و شەمشەمە کۆرەکانی سەدەی 21ەم لە گۆڕەیە. بۆیە یعنی چاوەڕوانی خەڵک لە یەکێتی ئێستا زۆر زیاتر. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەمی شاخ و خەباتی چەکداری دەستێکی چەکی شەرەف و بەرگری و دەستەکەی دیکەی ئاوەدانی و برەودان بووە بە ناوچە ئازادکراوەکانی کوردستان. لە ئێستاشدا بە هەمان ئەو ڕۆحیەتەوە لە ڕێگەی نوێبوونەوەی یەکێتیەوە کار دەکات بۆ زیاتر خزمەتکردنی کوردستانیان و هێنانەکای زیاتری ئاوەدانی خۆشگوزەرانی. تاکە هێزێک کە ئینتاجی بوو ئەو شۆڕشەی یەکێتی بوو کە ئەوە ڕاپەڕینی کرد و مثلا ئەم دەستکەوتانە بوو. ئەوە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان ستونێکە سێبەری هەیە لە بۆ حیزبەکانی تر، لە بۆ خەڵکی کوردستان، لە بۆ ڕۆشنبیران، لە بۆ کۆمەڵگەی مەدەنی، هەموویان دەتوانن لە چوارچێوەی یا لە سێبەری یەکێتییان لەو تێڕوانینانە کە یەکێتی هەیەی بۆ کۆمەڵگای کوردی بێن ئاهەنگ بێن. وەک چۆن لە ماوەی 45 ساڵی خەباتی نەپساوی ئەم حزبە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، نەک حزبی ناوچەیەک و دەستە و گروپێک، ئێستاش بە هەمان گیانی پەرۆشیەوە و بە هەناسەیەکی نوێترەوە سوور و مقڕە لەسەر دابینکردنی ئاشتی و ئارامی و ڕەخسانی ژیانێکی خۆشگوزەران بۆ گشت خەڵکی کوردستان. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر. یەکێتی نیشتیمانیم ئایندەم ئاوەدانیم، ڕابەری شۆڕشینم